بەڕێزان پۆلیسی ئەنتەرپۆڵ ئیرۆپۆڵ پۆلیسی تاوانەکانی جەنگ لە وڵاتی ئەوروپا دەستگای هەواڵگری وڵاتانی ئەوروپا بەشی تاوانە نێودەوڵەتیەکان وەزارەتی دادی وڵاتانی ئەوروپا پەرلەمانی وڵاتانی ئەوروپا ڕێکخراوەکانی دژ بە جینۆساید و پارێزەران و مافی مرۆڤ لە وڵاتی ئەوروپا ئێمە وەکو ڕێکخراوەکان و چالاکوانان و نووسەر و پەرلەمانتارانی عێراق و کوردستان توێژەرانی بواری جینۆساید لە کوردستانی عێراق داواکارین لە ئێوە لە پێناو چەسپاندنی یاسا و سەروەربوونی مرۆڤایەتی ئەو ژمارە تاوانبارانەی دەستیان لە جینۆسایدی خەڵکی کوردستان و عێراقدا هەیە ڕادەست بە یاسا بکەن. پێتان ڕادەگەێنین کە ژمارەیەک لەو 423 تۆمەتباری ئەنفال و تۆمەتبارانی کەیسی کیمیابارانی شاری هەڵەبجە و جینۆسایدی بارزانەکان کە داوا کراون لەلایەن دادگای باڵای تاوانەکانی عێراق و لە دۆسیەی جینۆسایدی ئەنفال و کەیسەکانی دیکە لانی کەم لەم ژمارەیە وڵاتانی ئەوروپا دەژین. بەریتانیا، نەمسا، هۆڵندا، سویسرا، بەلجیکا، ئەڵمانیا، دانیمارک جنسەی ئەو وڵاتانەی وەرگرتووە کە بە پێی یاسا نێودەوڵەتیەکان و تاوانبارانی جینۆساید نابێت مافی پەنابەرێتیان پێ بدرێت. ئەم تاوانبارانە بە سوودوەرگرتن لە ئازادیەکان لە وڵاتی بەسوودوەرگرتن لە ئازادیەکان لای ئێوە خاوەن ڕەگەزنامە و پێناسەن. ئەرکێکی یاسایی و مرۆڤایەتیە کە ئەم تاوانبارانە ڕادستی یاسا بکەن و تەواوی ڕێکارە یاسایەکانی تایبەت بە جینۆساید و ئەنجامدانی تاوان دژ بە مرۆڤایەتی و تاوانی جەنگ لەسەریان جێبەجێ بکەن. هەروەها داواکارین ئەوانش کە لە کوردستان دەژین ئەگەر پابەند نەبوون بە پرۆسەی دادگاییکردن و مافی پەنابەری و ڕەگەزنامەکانیان لێوەربگرێتەوە و ڕادستی یاسا بکرێتەوە. تکایە ڕێز لە قوربانەکانمان بگرن و ڕێگام مەدەن تاوانبارانی جینۆساید لە سزاکان ڕزگاریان بێت و لە وڵاتانێک کە خۆیان بە پارێزەری مافی مرۆڤ و دادپەروەری و یاسایی دەزانن چاوەڕوانی دادپەروەرین. ناوەی کە باسان کردناوێت لە ئێوە هەیە ناوەکانیان وکووناو دراوە بە ئیزدانێک بۆ لێکۆڵدانە سەر قیاس کاڵاتە لەسەر تۆمە کردەوە. ئێمە لە کاتێکە کە مەقسەد ئەو ناوانە هەموو ناوەکانمان لایە کە وەکو 423 تۆمەتبار لە کەیسی ئەنفالە کە ئەوانەی کە بەشداریان کردو. بەڵام خۆشبەختانە لە دوای ئەوەی کە ئێمە وەکو کەسوکاری ئەنفال وەکو ڕێکخراوەکان وەکو نووسەران وەکو پەرلەمانتاران چەند جارێک لەوەتی یادی ئەنفالەکرێتەوە ئەم داواکاریانمان داوەتە پەرلەمان داوەتە ئەنجومەنی وەزیران داوەتە سەرۆکی حکوومەت سەرۆکی هەرێم. بەڵام ئەوان بە بیانوی ئەوەی کە ئەو کاتە بەرەیکە کوردستانی دروست بووە لێبوردنێکی گشتی بۆ ئەوانە دەرچووە ئەماکەنە بیان و بەڵام ئەمە ئەوە ناگەینێ کە ئێمە لەم کەیسە سارد بینەوە و دەستبەرداری ئەم مافەی خۆمان بین بەردەوام ئەبین ساڵانە لە یادی ئەنفال و بەردەوامیش بەدەدەچوین بۆ ئەماناکەین بۆیە ئێستا لە پەرلەمانی ئەوروپا و لە وڵاتانی دەرەوە دەستمان پێکردو تاوەکو ئەو کەسانی کە دەستیان هەیە لە کەیسی ئەنفالە هیچ نەبێ جنسیەکانیان لێ بسێنەوە یان ئەو وڵاتانەی کە پارێزەری مافی کەسوکاری ئەنفالن یان پارێزەری مافی مرۆڤن ئیش لەسەر ئەم کەیسە بکەن تاوەکو ئەمانە ڕاپێکی یاسا بکرێن و بە پێی یاسا مامەڵەیان لەگەڵا بکرێن. ساڵام و 73 ڕێکخراو و کەسایەتی کە داواتان کردەوە هەرکی ناو سەردەری قەزای چەمچەماڵ یاخەی دەروی وڵاتوی لەوی شارشانی تشیتیایە. لە ڕاستیە ئەم 73 ڕێکخراو و کەسایەتی و نووسەر و پەرلەمانتاران لە هەموو وڵاتانی دنیاوەتیدا بەشدارن نەک تەنها قەزای چەمچەماڵ لە ئەوروپا لە کوردستان بە هەرسێ محافەزەکەیەوە و لە عێراق و هەموو لایەنەکانی تایە بەبێ جیاوازی و ئەمە کەیسێکە یعنی تەنها مڵکی چەمچەماڵ نیە ڕەنگە مڵکی هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان بکە بەر ئەو شاڵاوە کەوتون. وەک کۆتا پرسیارەوە مەسا لە ماوەکانی ڕابردووە کاری پێویستی کراوە بۆ بەدادگایکردن ئەو جاش و مستەشارانە لەسەر ئاسی هەرێمی کوردستان. ئێمە زۆر جار داوامان کردووە لەگەڵ ئەوە نەبووینە ئەم جاش و مستەشارانی کە دەستیان هەبووە لە کەیسی ئەنفال و هەڵەبجە و بارزانی و فەیلەکانە داوامان لە هەرچێ سەرۆکایەتیەکەی هەرێم کردووە وتمانە لە هەرێمی کوردستان دادگایەکی بێلایەنە دروست بکرێت و بە ئەم کەسانە نەچنە بەردەمی حکوومەتی بەعس لە بەغدا لە هەرچێ محافەزەکەی هەرێمی کوردستانە سێ دادگای سەربەخۆ دروست بکرێت و بۆ دادگایکردنی ئەو کەسانی کە دەستیان هەبووە لە کەیسەکەیە. باستان کرد پێویستە لە ڕێگەی حکوومەتی هەرێم یا حکوومەتی عێراقەوە زیاتی بۆ ئێوە هیچ بەڵێنێکیان پێداوە یا داوای هاوکاری حکوومەتی هەرێم یا حکوومەتی عێراق کە بتوانێت هەنگاو بنێت و هاوکار بێت لەگەڵتان بۆ دۆزینەوەی ئەو کەسانی کە لە وڵاتان ئێستا داڵەتراون. ئێمە ئەمە وەکو یاداشتێک بۆ هەرچێ سەرۆکایەتێکە و بۆ حکوومەتی ناوەندیش و بۆ وڵاتانی دەرەوەش یعنی لەسەر هەرچێ ئاستەکە ئیشی لەسەرەکەین و بەتایبەت پەرلەمانی ئەوروپا وڵاتانی ئەوروپا
وم بەشێکی زۆریان ئێستا کەسانی کە دەستیان هەبووە لە جینۆسایدی کووردا ڕەنگە لە وڵاتانی ئەوروپا بن و ڕەنگە بەشێکیشان لە ناوخۆی هەرێمی کوردستانە بن بۆی ئێمە داوایان لێەکەین تکایان لێەکەین کە ئەم کەیسە بەلاڕێدا نەبرێ و ئەوانەی کە دەستیان هەبووە لە کەیسەکەیان ڕادستی یاسا بکرێت و بەپی یاسا مامەڵیان لەگەڵا بکرێت. ئەم داواکاریە هاوپێچەکەین لەگەڵ بڕیار دادگای عێراق دادگای تاوانەکانی عێراق ئەو تۆمەتبارانەی کە لێرە باسمان کرۆ بە ژمارە ناوێن هاتووە ئێمە ئەما وەرەگەێنە سەر زمانی ئینگلیزی ئەنگێنین بۆ وڵاتان لە ڕێگەی ئەو کەسە چالەگوانانەوە کە لە وڵاتانە ژین ئەیدەن بە نوێنەری وڵاتانە ئەیدەن بە کونسڵی وڵاتەکان ئێمە مە هاوپێچەکەین لەگەڵ ئەو نووسراوی دادگایە کەواتە ئەو کەسانەی کە ئێمە ناوان هێناون لێرە بارن دادگای عێراق دانی ناو کە تۆمەتبارن ئیتر پێویست ناکە ئێمە هیچ ڕێکارێکی یاسایی بجێبێت چکە یاسای عێراقی دادگای تاوانەکانی عێراق دانی پێ ناوە کە ئەو کەسە تۆمەتبارن بەداخەوە لە کوردستان ناگیرێن بە کاری جیاواز ناگیرێن هەندێکیان لای حزبەکانی خۆمانن هەندێکیشان ڕەنگە لە عێراقا بن ناگیرێن تا ئێستاکە ئێمە لێرە تا ڕادەیەک تۆزێک لەوە چۆمڵی بێومێت بووینەکە بگیرێت بۆیە هانامان بردە بۆ ئەوروپا ناکرێمانە تۆمەتباری جینۆساید بن و لە وڵاتانە بەقەی فقان بژین و هاوچۆی وڵاتانە بکەن و جنسیە وڵاتانیان هەبێت بۆی پێمان وایە ئەو وڵاتانە دادپەروەری زیاتری تیا لێرانە تۆمەتبار ناتوانێت بەو شێوەیە بە ئاسانی هاوچۆکە وڵاتانە ئێمە بۆی داواکەمان ئاراسی وڵاتانە بەڕێز ئەمە شتێکە ناشارێتەوە هەردووکیان لای هەردوو حزبی دەسەڵات لای هەردوو حزب ئیتر هەندێکیان لە پایتەختی کوردستانە ژین بەداخەوە ژیانێکی شایستە و ئەویان بەڕێکراوە هەندێکشان ڕەنگە لەم دەوروبەرە بن تا ئێستا هیچ لایەنێک هەنگاوێکی نەناوە بۆ دادگایکردن یاخود دەستگیرکردنی ئەو جاشانە